ژمارەیەکی زۆر لە بەنزینخانەکانی شاری ئەولێر نرخی بەنزینیان بەرز کردوێتەوە لە ئێستادا بۆ 1 لیتر بەنزین 650 دینار وەردەگرن. شۆفێرانیش بۆ پێیان دەڵێن ڕۆژ بە ڕۆژ قەیرانە دروستکراوەکان سەختتر دەبن و بازرگانەکانیش بەهەلی دەزانن نرخی بەنزین زیاد بکەن. ئەم بێ پلانیەش بۆ لاوازی حکوومەت یاریێم دەگەڕێتەوە کە نەیتوانیوە چاودێری وردی دۆخەکە بکات. گرانبوونی بەنزین و گاز کاوەش بەڕاستی لەو گەرمای هاوینەدا خەڵک پێویستی بۆ شتاندا هەیە کە هەر سیارێک هەر ئۆتۆمبیلێک ئەوڕۆ پێویستی بە جولان و سوورانەوە لەناو شاردا هەیە لە هەم شوێنێکدا داواکارمەوەی کەوا زیاتر بەڵای بەنزین و شتو هاواڵن سعرەکەی کەم بکرێتەوە وەکو دۆخی جاران لێ بێتەوە بۆی خەڵکی بتوانی ژیانی سادە و ساکاری خۆی بەڕێوەباتن. بەنزینەکە هیچ شتێک لە گەوڕێ نییە هیچ ینی بەس تەنها تیجاریە هیچ شتێک نییە برێن گران بووبی لە جێ خۆی ڕاهاتبی گران بووە وان نییە هیچ شتێک لە گەوڕێ نیە تەنها فرسەتەکە وەریان گرتێ و گرانیان کردیە. بەنزین لە خەزنەی زۆرە فولە بەنزین بەڵام نازانم گرانکردنەکەی چییە مەسەلە چیە هەرچی داواکارێکمان هەبی لەگەڵ حکوومەتەی بێئیسفادەیە هیچ شتێک نییە ڕقابە هەر نیە هەر لە بیدایەتەوە نییە هەڵی ڕقابە نەبووە ئەبەت داوا لە حکوومەت دەکەن بەنزینەکەیمان بکەنەوە کۆبوون ئانوچ خۆلی بکەنەوە بینەوە شەستەتی ئان چاپ بکەن بە زۆری بەنزینخانەکان 180 مەسوولایەوە جا گرانبوونەکە و چابوونەکە مادام سەربی لەوان جویان لێ نییە. قایم قامی قەزای ناوەندی ئەولێریش بە پەیامی ڕاگەیاند ئێستا بەنزینێکی زۆر لە پاڵاوگەکان هەیە و بە بەردەوامیش بەنزین لە وڵاتانی دراوسێەوە هاوردە دەکرێت وتیشی بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخەکەی بۆ کێبڕچەی نێوان خاوەن بەنزینخانەکان دەگەڕێتەوە. منافسە هەیە لە بینی بەنزینخانەکان و لە بینی بازرگانەکان لەبەرەوەی بەنزین بازاری ئازادە کە بازاریش ئازاد بیتن کەس ناتوانانی احتیکاری بکە و ئیستیغلال بکاتن کە نرخەکەی بە شێوەیەکی بەرچاو بەرز کاتەوە. بەڵام لە جار و بار دەبینین کە نرخەکەی زۆرە باڵێن جم و جۆڵە چ تێدا دەکەویتن ئەوەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆیەک ئەو هۆیانش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە ماوەی ڕابردوو لە سنوورەکان چەند ڕێو شوێنێک و ڕێنماییەکی تونتر باڵێن گیراونەتە بەر بۆ ئەوەی ئەو بەنزینەی کە دێتن باڵێن بەنزینی کوالێتی بەرز بیتن کوالێتی خراپ نەبیتن هەر بەنزینخانەیەک سەرپێچی کرد و ڕێنمایەکانی جێبەجێ نەکرد بە پێی باڵێن ئەو مواسفاتانێ ئەو دانراوە لە وەزارەت سامانە سروشتەکان بەنزینەکەی بە پێی ئەو مواسفاتانە بوو بۆ ئیجراعاتی لەگەڵ دەکرێت. لە هەرێمی کوردستان هاوڵاتیان چاوەڕوانی چارەسەرکردنی قەیران و کێشەکان دەکەن بەڵام بێ ئاگالەوەی قەیرانەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر و سەختتر دەبن لە ماوەی ڕابردوشدا ژمارەیەک تانکەر کە بەنزینی ژاراویان هاوردە کردبوو گەڕێنرانەوە بۆ وڵاتی ئێران ئەمە ژوای کردووە ڕێوشوێنی تونتر لەسەر سنوورەکان بگیرێتە بەر هەروەها بوونی کێشەیەک لە پاڵاوگەی کەورگۆسک وای کردووە نرخی بەنزین بەرز ببێتەوە. زریان سدێخ کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.